ئومێدوارم کە حکوومەت دامەزرێ، بەڵام ئومێدواری ئەوەیش هەم کەوە بە شێوەی پێشوو نەبێ هەر نەبێ ئێمە وەزعێکی وامان بەسەر هاتووەکەوە لە دامەزانی حکوومەتی عێراقەوە تاوەکو ئێستا لە سەرەتای سەرەتاوە تاوەکو ئێستا ئێمە لە شەڕ زیاتر یەخەی نەگرتوین. ئەم شەڕە تکرار دەبێتەوە. پیرۆزبایی لە دەرچوانی خولی پێنجەمی پەرلەمان دەکەم و هیوادارم ئەو ئەرکانە کە ئێمە مەجاری جێبەجێکردنمان نەبوو لەو خولێ جێبەجێ بکرێەوە. یەک لە گەورەترین مەشاکلی هەرێمی کوردستان کە خەڵکی هەرێمی کوردستان پێی دەناڵێنن هەلیکارە و بە بۆچوونی من زیادکردنی هەلیکار پێویستی بە جەزبی کۆمپانیایی پیانی هەیە کە لە هەرێمی کوردستان استثمار بکەن. بچدی لە وڵاتی ئێمە گەنج بە شێوەیەکی زۆر فرامۆش کراوە. بەڕاستی هیوادارم لە کابینەی نۆیەمی حکوومەتدا و سەرجەم لایەن و سین و توێژەکان یەک بگرن و کار بکەم بۆ گوزەرانی خەڵک و دڵخۆشکردنی خەڵک و خەڵکێکی زۆر بێهیوا بووە. هیوادارم ئینشاءالله لە کابینەی نوێدا حکوومەتێکی بدەوە بێت. داوام لە هەموو سیاسیەکان یەکەوە حکوومەتێکی بنکە فراوان پێک بێنن چۆن لە ئینتخابەکە بەشداریان کردو هەمیان ئەوەش لە حکوومەتە بەشداری بن، بەڵام بە شێوەیەک لە خزمەتی هاوڵاتیاندا بێ، لە خزمەتی خەڵکدا بێ، بژێوی خەڵک چاک بکەن. ئێمەش چیمان لە دەوڵەتان کەمتر نییە، بە ئێمەش وەکو دەوڵەتان بژین بە شتی جوان بۆ ملەتەکەمان بکەین، بۆ خەڵکەکەمان، بۆ هەموو کوردەکان.